پەیوەندیان دەرڤێن ئیرانە تایبەتیژی پشتی دەستکاربوونەوە پزیشکیان بەرەفکی و کوبخوژی ناوچەت گەل ئیرانێ پرزگرێک و ئاڵۆزیان مازندەیە لەولاشەوە هەڵبژاردننی ئەمریکا لە ڕێگایە وێ زیاتر ڤێ تایبەتیژی دیال میێوانە خۆ وێژارێت گەل بەڕێز محەممەد مەهدی شریعەت مەدار شەڕازەت کۆرەبارەین ئیرانێ و ناوچەدان بەحەسکین بەڕێز محەممەد مەهدی گەلک سوپاس بووە کوین گەلمەدانە چنە ئەو تەحەدایت گەلەکێت مازن پێشیا پزیشکیان سیاسەتە دەرڤەدا ژ بووی ئاسایکردنا پەیوەندیان گەل وڵاتان کارە دەست بە ئاسایکردنا پەیوەندی بکات وی دەمیدا نعم بسم الله الرحمن الرحيم بناوی خۆی بەخشندەی مێرەبان سڵاو لە ئێوە بینەرانی کوردستان 24 من پێم وایە گرنگترین ئاڵنگاری و ئاستەنگ لە بەردەم بەڕێز مەسعود پزیشکیان بریتە لە ئاڵنگاری ئابووری چکامە لە هەموو شتێک گرنگترە و ئاڵنگاری بەرزکردنەوەی بژێوی ژیانی یاخود ئاستی بژێوی ژیانی ئێرانیەکان جگەلەوەش بنیادنانی پەیوەندیەکی هاوسەنگ لەگەڵ سەرجەم وڵاتانی جیهاندا بە تایبەتیش ئەو وڵاتانەی کە پەیوەندیەکی دوژمنکارانە دەتوانین بڵێن هەندێک کار لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیان هەیە وەکو ئەمریکا بە نمونە یاخود وڵاتانی دیکە لەلایەکی دیکە بابەتی ڕێکەوتنی ئەتۆمی و هەروەها بابەتی شەڕی سەر غەزە و هێرشەکانی ئیسرائیل من پێم وایە ئەمانە گرنگترین ئەو دۆسیانە دەبن کە لە بەردەم بەڕێز پزیشکیاندا لە سەرەتای دەست بەکاربوونی بەڕز مەهدی پێتان وانە لەوەی لە ئێستا وەکو لە گوتارەکەیدا دیار بوو کە مەسعود پزیشکیان جەخت لەوە کاتۆ لە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان دروستکردنەوەی پەیوەندی باش لەگەڵ وڵاتانی دیکە پێتان وانە گەر بەم بەرنامۆکاری کە خۆی دەوێ و باسیەکە بەرەو پێشچێت پەیوەندیەکانی ئێران ئەگەنە ئاستێکی باش بەمەش دەتوانێت دۆخی ئابووری باشتر بکات طبعا يعني المترجم بەڵنیاییە و من لەوە تێدەگەم کە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان کارێک ئەگەرێکی فراوانە بەڵام ئێمە ئاساییکردنەوەی پەیوەندیەکان زیاتر ئەم وشەیە لەگەڵ ئیسرائیل بەکاردێنین وڵاتە عەرەبیەکان زیاتر بەکاری دێنن لەگەڵ ئیسرائیلدا من چاوەڕێ دەکەم یاخود دەتوانین بۆ وشەیە بڵێن باشترکردنی پەیوەندی ئێران لەگەڵ وڵاتانی دیکەوەکو لە وەڵامی پرسیارەکەشم دەگوتم بابەتی ئاڵۆزی پەیوەندی لەگەڵ هەندێک وڵات و دۆزینەوەی پەیوەندێکی هاوسەنگ لەگەڵ هەندێک وڵاتدا لە نێویشاندا وڵاتانی دراوسێ کە هیچ شتێکی ئەوتۆ لەگەڵ وڵاتانی دراوسێ نییە باشتر بکرێت چونکە ئەم باشترکردنی پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی دراوسێ لە سەردەمی سەرۆکڕیسیەوە دەستی پێکردووە تاکو ئێستاش دەتوانین بڵێن کێشەیەکی ئەوتۆ نییە لەگەڵ وڵاتانی دراوسێ بەتابەتی لەگەڵ سعودیا چونکە لەو ماوەیەدا پەیوەندەکانی ئێران و سعودیا پێشکەوتنێکی زۆریان بەخۆیە بینی و بەتابەتی لە 2 ساڵی ڕابردوودا بەڵام لە پەیوەندی لەگەڵ وڵاتانی ئەوروپا و لەگەڵ ئەمریکا بە دیاریکراوی بەڵێ ئەمە یەکێکە لەو ئاڵنگاریانەی لە بەردەم بەڕێز حکوومەتی بەڕێز پزیشکیاندان چونکە ئەم پەیوەندیانە کاریگەریان لەسەر دیوی ئابووری ئێرانەوە هەیە وەکو ئەوەش نییە بەڕاستی کە لە دیوە میدیایەکەی دەکەوێت ڕاستە کاریگەری لەسەر بواری ئابووری و بژێوی ژیانی ئێرانیەکانەوە هەیە بەڵام پێم وایە لە هەمووی گرنگتر ئەوەیە کە ئابووری ئێران توانای زۆر گەورەتری هەیە بۆی خۆی ساڕێژ بکاتەوە باشتر بکات ئەم ئەو شتە بوو کە شەهید ڕەیسی دەستی پێکردو لەم سەردەمەش بەردەوام دەبێت یک شاخفنین دیت نوا گوتارا پزیشکیان بحثا رومتا خلکیت که او جی گریدای تایبتی جی آزادی را دربرینیه کو گله جراج یعنی جالی ولاتین در و بحثا آزادی را دربرینیت نوا ایران تا تکرن حتی چرا ده صلاة پزیشکیان ده هیا جبوی کاره که وصا برفرهتر کرنا آزادی را دربرینیت نوا ایران دا کار بکن من پێم وایە ئازادی ڕادەربڕین بەوە بەندە کە لە ئێران دەبێتەوە تێبگەین پێشەم شتێک هیچ ڕێگرێک لە بەرامبەر ئازادی ڕادەربڕین و ئازادی پارت و ئازادی ڕۆژنامەگەری و میدیاکاریەوە نییە
لە ئێران ئەم شتانە بەردەستن ڕەنگە هەندێک کێشە هەبن بە تایبەتی ئەوانەی پێوەستن بە بنەما ئاینیەکان و بنەما یاسایی و شەرعیەکان وەکو بەنمونە بابەتی حیزابکردن ئەمە پێویستی بە چێ پێویستی بە چارەسەرکردنە بەڵام ئەم چارەسەرە چەنیە بەوە نابێت کە دەسەڵاتی جێبەجێکان ڕۆڵی خۆی ببینێت چونکە هەندێک یاسادانان هەن یاخۆ دروستتر بڵێن دەبێت هەندێک یاسادانان هەبن و هەندێک لایەنی دیکەشەن ڕۆڵیان لەم بوارەدا هەیە بەدڵنیاییەوە دەسەڵاتی جێبەجێکاری ڕۆڵێکی زۆر گرنگی دەبێت بە تایبەتیش لەم خاڵە دیاریکراوەدا بەڵام من وای دەبینم کە هەماهەنگیکردن و هاوکاریکردن لە نێوان هێزە جیاوازەکانی ئێران دەکرێت ببێتە هۆکاری دۆزینەوە و دانانی چارەسەر بۆ ئەم کێشانە بە تایبەتیش کە هەڵبژاردننی سەرۆک پزیشکیان ئاماژی خۆی هەیە بۆ خەڵکی ئێران و لەسەر ئاستی دەنگتەران بە ئاماژەم وای دەبینم بە هەماهەنگیکردن لەگەڵ نێوان هێزە سیاسەکان چارەسەری گونجاو بۆ ئەم پرسە و ئەم بابەتە دادەنرێت. بەڵێ بەڕێز شەریعەت مەدار کاتی دێتە سەرباسی دەسەڵات لە ئێراندا زۆر کات چاودێرانی سیاسی و چاودێرانی ناوچەکە ئەڵێن لە ئێراندا بڕیاردان لەسەر پەیوەندیەکانی دەرەوە کۆمەڵی پرسی دیکە زیاتر پێیوەستە بە ڕێبەری باڵاوە ئەو بڕیارەدا لەوەی چی بکرێت چی نەکرێت پەیوەندی لەگەڵ چێ باشتر بکرێت یاخود پەیوەندیەکان چۆن بن لەمەدا تا چەند دۆخەکە وایە و سەرۆک کۆماری نوێ ئێران دەتوانێت خۆی پەیڕە و پرۆگرامێک بخاتە بەردەست ڕێبەری باڵا بڵێ با بەم شێوازە کار بکەین بۆ باشتربوونی دۆخی پەیوەندیەکانمان و دۆخی ئێرانیش. لە ئێران شتێکێ ژیانێکی دەستوری هەیە بەواتای وشە ئێران دەوڵەتێکی دامەزراوەیە هەر دامەزراوەیەک لە پاڵ دامەزراوەکانی دیکەدا کاری خۆی دەکات بڕیارەکان لە یەک سەرچاو یەک لایەن دیاریکراوەوە یاخود لە یەک دەسەڵاتی دیاریکراوە دەرناکرێن هیچ گومانێک لەوەدا نییە سەرۆکی شۆڕشی ئیسلامی ئێران بە گوێرەی دەستوری ئێران مافی هەیە بەنمونە لە بابەتی سیاسەتی دەرەوەی ئێران ئەنجومەنی پاراستنی دەستور هەیە ئەو ئەنجومەنە چی دەکات سیاسەتی باڵای ئێران دادەنێت و بە فەرمانی ڕێبەری کۆماری ئیسلامی لەژێر سای دەستور دەکار دەکات و هەندێک پرسی دیکەی پێوەستن بە ئاسایشی نیشتمانی کە هەندێک دۆسی زۆر هەستیار دەگرنەوە ئەنجومەنی شورا لەلایەکی دیکە هەندێک یاسا دادەنێت ئەنجومەنێکی دیکەمان هەیە ئەنجومەنی شورایە ئەنجومەنی استراتیژیمان هەیە کە ئەو ئەنجومەنە راپۆرتەکانی و پێشنیازەکانی پێشکەشی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران دەکات هەموو بڕیارێک و دەرکردنی هەموو بڕیارێک بە تایبەتی ئەوانەی پێوەستن بە سیاسەتی دەرەوە لە ڕێگەی ئەم دامەزراوانەوە دەبێت و بەم هەموو فلتەرەدا تێدەپەڕێت بە تایبەتی دوجار دەگەڕێتەوە سەر لای سەرکردەی باڵا وەزارەتی دەرەوە لایەنێکی جێبەجێکاری ئەم سیاسەت و ئەم یاسایانەیە بەڵام ڕۆڵی خۆی هەیە لەوەی راپۆرتەکان پێشکەش بکات پێشنیاز بکات پرۆژە بێنێتە پێشەوە داوا و کاری و پێویستەکان بە گوێرەی قۆناغەکان پێشکەش بکات و دەسەڵاتی جێبەجێکار و سەرۆکی نوێ و بە هەمان شێوە دامەزراوەکان دیکە هەرێکیان دەتوانن ڕۆڵی خۆیان ببێنن بەڵام بابەتی دروستکردنی بڕیار و بڕیاری کۆتایی بە گوێرەی پێودانگ و لایەنە و دامەزراوە دەستوریەکان دەبن و هەر دامەزراوەیەکیش ئەرکی خۆی دەکات. بەڕێز محەممەد مەهدی شریعەت مەدار شارەزا لە کاروباری یاران و ناوچەکە لە تارانە لەگەڵماندا بووی زۆر سوپاس.